هێشتا وێنەی کچەکەی لە ناو مۆبایلەکەیەتی، بەڵام کچەکەی لەلای نییە. بە قسەی خۆی پزیشکەکان منداڵە هەژمانگیەکەیان لە نەخۆشخانەوە بۆ شوێنێکی دیکە ڕەوانە کرد. لە راپەڕین دوایی پشکنیان بۆ کرد، دەرچوو کەشتێک چووتە ناو قورجی، ڕاستەوخۆ بردیان بۆ نەخۆشخانەی ڕزگاری بۆ عەمەلیات. ئێمە کە گەیشتینە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژهەڵات لە هەولێرێ سەعات یا 12:20 شەو بوو. 12:20 بوو. دوای ئامادەکردن بۆ نەشتەرگەری و چاوەڕوانی دکتۆرەکانمان دەکرد. ئیدی کاتژمێر بۆ 2:30 شەو دکتۆرەکان ناتن، وەزعی منداڵەکەشم زیاتر تێکەچوو. ئیدی ئەمن هەر چاوەڕوان بووم بۆ سەعات 5:20 بەیانی کچەکەم مرد، دکتۆرەکانم نەدی. شەقامی پزیشکانی هەولێرە، ژیان لێرە لە ژێردەستی پزیشکەکاندایە. بەشێکی ئەو کەسانەی بۆ چارەسەرکردنی ئازار و نەخۆشیەکانیان ڕوودەکەنە ئێرە ناڕازین و دەڵێن بەهۆی هەڵەی پزیشکەکانەوە نەک نەخۆشیەکانیان کۆتایی نەهاتووە، بگرە بووەتە هۆی خراپتربوونی تەندروستیان. زراوی بەردی تێدا برتیان عملیاتی کەن زەختی دابەزێ نەیان کردیا 2003 هەبوو ناکرد. ئەو زارە گۆتانەوە خێزانەکە 3 دەماری گیرایە بیبە ئەوەی سنتەری دڵی برتی لەوێ قەرسەریان دۆ کردێ گۆتانەوە نابتەوە بیبە سلێمانی کند تەلەفۆنی کردێ 2 مانگیکە یاڵە سڕێ بە بەردەکەوی هەستا بردێ ئێران. لە ئێران ئێستا 1 دەمار بوو 3 نەبوو لۆیان کردەوە زراوەکەشان و عملیات کردیە دوونێ. ئێرە کا دکتۆری لێ بەس پارەی وەردەگرن. هەیە ئەو نەخۆشیە هەلێنە لەسەری نووسیە گوتی ئەو نەخۆشیە پیسە لێ و فاحسیتکەیان کردێ نەخۆشیەکەی نەبوو. وەزارەتی تەندروستی نکۆڵی لەوە ناکات کە لە ئەنجامی هەڵەی پزیشکیەوە خەڵک مردوون، بەڵام بە بەراورد بە ئامارە جیهانیەکان هێشتا ئەم حاڵەتە لە کوردستان کەمترە. ڕاستی لە ئەو ساڵانەی پێشووتر کە ئەو ئامارانەی لە لامان بووە بەراورد بەوەی لە وڵاتانی تری دنیا کە بڵاو دەکرێتەوە یەکجار فەرقەی زۆری هەیە، زۆر کەمترە ئەوەی کە لە دنیا و جۆری هەڵەکانیش. لای ئێمە حاڵەتێک هەڵەیە کە بێ لێژنەیەکی لێکۆڵینەوە دروست بووە، لێکۆڵینەوە دەکەین لەو حاڵەتە ئایا هەڵەی پزیشکیە بە ئەنقەست بووە یان لە ئەنجامی کەمتەرخەمی بووە یان ئێهمالکردن بۆ یان نایان هۆکارەکەی چی بووە بە جۆرەی ئەو جۆری هەڵەکە بە جۆری کەمتەرخەمیەکە سزادراوە. دەگوترێت هەندێک هەڵەهان یەک دەکەن و بۆ جاری دووەم دەرفەت نامێنێتەوە. ئەم قسەیە بۆ هەموو کەسێک قسەیەکی ڕاست نەبێت بۆ پزیشکەکان تەواو ڕاستە، چونکە هەڵەیەکی ئەوان دەبێتە هۆی دەستدانی ژیانی کەسێک یان ئیفلیتبوونی هەمیشەیی کەسێک. ناری ڕۆستەم، دەنگی ئەمریکا، هەولێر.